تێگەشتنی شانزە خاڵیمانەیە کە ساڵی پار کردومانە و تاکید و پێداگیری لەسەر جێبەجێکردنی خاڵەکانی ئەو یادداشتە کرایەوە و هەوڵدرا پەیوەندیە دیپلۆماسیەکان، پەیوەندیە بازرگانیەکان، پەیوەندیە تیجاریەکان لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و پارێزگای هەڵەبجە و کۆماری ئیسلامی ئێران بەردەوام بێت و کار ئاسانی بۆ هاتوچۆی هاوڵاتیان بکرێت و بە فەرمی ناساندنی مەرزەکان هەملیان کۆماری عێراقی فیدراڵ هەملیان حکوومەتی هەرێمی کوردستانەوە ئەرکی جدی و ئەرکی ماندوونە ناسانەی هەردوو لامان بێ و لەپاڵ بە فەرمی ناساندنی مەرزەکانی شۆشمێ و مەرزەکانی پشتە بتوانرێت بازاڕچەی سازانیش وەکو بازاڕچەیەکی نوێ بکرێتەوە. ئەمە لە قازانجی حرەکەی بازرگانی تیجاری لە نێوان کۆماری ئیسلامی ئێران و حکوومەتی هەرێمی کوردستان یان باڵێن پارێزگای هەڵبجە. سپاس بۆ بەڕێزتان. بسم الله الرحمن الرحیم. الحمدلله رب العالمین. صمیمانه تشکر میکنیم از استقبال پذیرایی استاندار محترم حلبچه. بەنای خۆی گەورە و مێرەبان ئێمە زۆر بەگەرمی سوپاسی پێشوازی گەرمەکەی پارێزگاری هەڵبجە. پیرو تفاهمنامه قبلی که در کرمانشاه در 16 بند با جناب آقای استاندار تنظیم شد، امروز در رابطه با عملیاتی شدن اون موضوع سفری داشتیم به حلبچه. لەبارەی بەدواچوون بۆ ئەو یادداشتنامە شانزە خاڵیەی کە لە سەفەری پێشووی بەڕێز پارێزگاری هەڵبجە بۆ کرماشان هەیە بوو کە نووسیمان کۆنووسەکە ئێستا ئێمە سەفەرێکمان کردو بۆەوەی کە بەدواچوونی جێبەجێکاری بۆ ئەو کۆنووسەکە. شاید نیاز باشد که یک بازنگری صورت بگیرد، ولی خلاصه و مسائل مهم اون بحث مرز شوشمی و تردد مسافرین و مردم دو استان هستند. بله، ڕەنگە کۆمەڵی دەستکاری بکرێ و چاکسازی کە بکرێ، بەڵام باسە گشتێکی ئەوەیە کە بە فەرمی ناساندنی مەرزی شۆشمێ بێ و هاتوچێ هەوڵاتیان لەو مەرزە. که البته جمهوری اسلامی هیئت دولت این مرز را هم مرز شوشمی و هم مرز شیخ سله رو به عنوان مرز رسمی مسبب و ابلاغ کرده است. و هەروەها ئەنجومەنی وەزیرانی ئێران مەرزی شۆشمێ و مەرزی شیخ سەڵە کە پشتەی هەرێمی کوردستانەکە بە شێوەیەکی بە فەرمی ناساندوێتی. که مستلزم این هست که دولت عراق هم و دولت اقلیم این رو رسما اعلام کنند که این ترددها انجام میشه. و ئەمەش پێویستی بە فەرمی ناساندنی دەوڵەتی فیدراڵی عێراق و هەرێمی کوردستان هەیە بۆەوەی کە ئەم هاتوچۆ بە شێوەیەکی فەرمی ئەنجام بدرێت لەنێوان هەردوو. امروز تو این جلسه صحبت شد که اگر چنانچه اون پروسه طولانی بشه ما یه سازوکار جدیدی رو برای تردد فراهم آورد. ئێمە لەم کۆبوونەوەی ئێستامان ئاوەخرایە بەرباس ئەگەر ئەو پرۆسی بە فەرمی ناساندنی مەرزی شۆشمێ لەگەڵ شێخ سەڵا درێژە پێکێشە، ئێمە ڕێکارێکی تر بگرینە بەر بۆ هاتوچۆی هەوڵاتیان لەو مەرزانە. قطعاً بازگشایی و تردد مسافر در دو مرز شوشمی و شیخ سله میتونه روابط بسیار مستحکمتری رو بین استان کرمانشاه و استان حلبچه برقرار بە دڵنیاییەوە کردنەوەی ئەو مەرزانە و هاتوچۆکردنی هاوڵاتیان لەو دووسنورەوە شۆشمێ و پشتە ئەتوانێت پەیوەندیەکی بەتەوتر لە نێوان خەڵکی هەرێمی کوردستان و دیوی کۆماری ئیسلامی ئێراندا دروست بکات. بعد از تحقق این موضوع قطعاً مرز و بازارچه مرزی سازان برای ما بسیار با اهمیت است که انجام می‌دهیم. دوای ئەو پرۆسەیە بە فەرمی ناساندنەکە و ئەنجامدانی ئەو ڕێکارانە بە دڵنیاییەوە بازارچەی مەرزی سازان یەکێکە لە خاڵە گرنگەکان کە ئەبێ ئەنجام بدرێت. و ما هم موافقیم که تا قبل از مجوزهاش نسبت به احداث زیرساختمان اقدام کنیم. و ئێمە ڕەزامەندین لەسەرەوەی کە تا پێش وەرگرتنی ڕەزامەندی فەرمی لەبارەی دروستکردنی ژێرخانەکانەوە لە سنووری سازان ئێمە ئیشەکانمان لە هەردوو لاوە ئەنجام بدەین. این آمادگی در استانداری کرمانشاه برای احداث زیرساخت این بازارچه وجود دارد. حتما در استانداری حلبچه هم به این شکل این آمادگی وجود دارد. ئەو ئامادەیە بۆ دروستکردنی ژێرخانی بازارچەیەکی مەرزی لە سەرزانە لە پارێزگای کرماشانە بوونی هەیە و بە دڵنیاییەوە لە هاوتا لەگەڵ پارێزگای هەڵەبجەش ئەو ئامادەیە بوونی هەیە بۆ دروستکردنی ژێرخانێکی بازارچەی مەرزی لە سازان. علاوه بر این دو تا موضوع، استان کرمانشاه به عنوان هاب منطقه غرب کشور دارای ظرفیت‌های بسیار بزرگی است. سەرڕای ئەوانە پارێزگای کرماشان وەکو ناوجەرگەی گەورەی ناوچەی ڕۆژاوای ئێران
تواناگەلێکی زۆر باشی هەیە. از این ظرفیت‌ها میتونه برای پیشرفت و توسعه استان حلبچه حتما کمک کنه. و ئەتوانێت بەم توانایانەی کە پارێزگای کرماشان هەیەی بخاتە خزمەت پێشخستن و پێشکەوتنی پارێزگای هەڵەبجە. از خدمات مهندسی فنی گرفته تا شرکت‌های بسیار بزرگ عمرانی و همچنین تربیت معلم، دانشگاه فرهنگیان و همچنین امکانات ادوات کشاورزی. و هەر لە وەکو بڵێ پێشخستنی بواری کشت و کاڵەوەمانەوە بگرێت تا ڕاهێنانی مامۆستاکان و هەروەها خزمەتگوزاری تەندروستی و هەروەها ئەو بوارانەی کە پێویستەکە بۆ بەرەوپێشانی بواری کشت